لە هەشتی ئاداری ساڵی 1991 دوای ڕۆژێک لە ڕاپەڕینەکەی سلێمانی ڕاپەڕین لە نێو گەنجان و لاوانی چەمچەماڵەوە گڕ و کڵپەی بەرز بووە. سەرجەم چین و توێژەکانی چەمچەماڵ ڕژانە سەر شەقامەکان و بە خوێنی چەند شەهیدێک توانیان قەزاکە لە دام و دەستگاکانی بەعەس پاک بکەنەوە. ئەم دەستکەوتانی کە ئێستا هەیە بەرهەمی ڕاپەڕینن، هەرچەند بەداخەوە بەشێ لە دەستکەوتەکانمان بەهۆی ناتەبایی خۆمانەوە تووشی مەترسی بووە. ئەم ئازادی کە خەڵک هەیەی کە ژنان بە تایبەتی بەرهەمی ڕاپەڕینە ڕاستە لە ئێسایە لەوانەیە بەهۆی ئەم وەزعانە لەبارەوە کە بەسەر کوردستانیە بەهۆی ئەم قەیرانەوە خەڵک دڵگران بێ. دوای تێپەڕینی 27 ساڵ بەسەر ئەو ڕۆژە مەزنەدا بەرپرسانی ئیداری قەزاکە تاکید لە خزمەتی زیاتری چەمچەماڵ و دەوروبەری دەکەنەوە و داوای پاراستنی دەستکەوتەکانی ڕاپەڕین دەکەن. پەیامم بۆ کۆمەڵانی خەڵک و بە تایبەتی بۆ لایەنە سیاسیەکان و بە تایبەتتر بۆ خەڵکی چەمچەماڵ ئەوەیە کە ئەو ڕوحیەتە ئەو گیانە زیندووکەینەوە کە بەهاری نەوەتویەک هەمومان بە خۆشەویستی بە ڕێز و میهرەبانیی زۆر بەدەست لە ناو دەستکردنێکی تایبەت و بە براتی و جوامێری کۆمەڵانی خەڵک ئێمە ڕژێمی بەعسمان ڕاوناوە بەو گیانە زیندووکەینەوە بۆ ئاودانکردنەوەی کوردستان. لە ساڵانی خەباتدا قەزای چەمچەماڵ و دەوروبەری شەهید و قوربانێکی زۆریان بەخشی و سەرنجام ڕاپەڕین و ئازادی بۆ قەزای چەمچەماڵ و دەوروبەری لێکەوتەوە و بووە هەوێنی ڕاپەڕینی چەند شار و شارۆچکەیەکی دیکەی کوردستان. کارۆن محەممەد، کورد ساد نیوز، قەزای چەمچەماڵ.